بله پیشکی زور سپاسی کانال NRT دکین بداخل که امرو باردوخی هرم گیشته ام آستا بو گرجی چی لنوان ام لان سیاسیان و بتایبتی لنوان بزرگ نوع گوران و پارتی دموکراتی کردستان که لسر زور پرسان گیشته ام مرحله که لنتیجه ام صراع سیاسی ام الملان سیاسی لنوان ام لان سیاسیان درست بوده لیره دا اما پیشوی باسی پیامکی بارز سروچ حکومت بکین که امانه همو پیش ام پیامش که بگرینو بو دو وکا نزیکی هفته که دروجه نزیکی باردوخی هرم که لوضع چی زور خرابه که لوضع سیاسی که تماشای بکن سری بکن که نه استقرار سیاسی تدایا بگرینو دو او ململان سیاسی که لسه کاغ ایدن پیشوی بگرینو دو دەمانەوێت هەڵوێستی فراکسیۆنی بەرەی تورکمانی لەبارەی پەیامەکەی دوێنێ شەوی سەرۆکی حکوومەت بزانین. بله اما رأی اما وکو جبهه ترکمان عراقی دوپات ما کرتوا که اما لگر آواد دبیت ام توافق سیاسی درست بکرێتن که استا هرم کردستان باردوخ چی حساس ارواد دبیت واز لم لێدوانانە ئاگرانە بینین کە ببێتە سەبەبێک بۆ تێکچوونی ئەم پەیوەندیە نێوان ئەم لایەنە سیاسیانە ئێمە لەگەر ئەوەداین کە دەبێت ئەم لایەنە سیاسیانە دامنیشن گفتوگۆ بکەن لەسەر هەموو پرسەکان کە پەیوەستن بە هاوڵاتانی هەرێمە کوردستان پەیوەستن بە سیستەمی حکومداری هەرێمە کوردستان ئێمە لەگەر ئەو پەیامەین لەگەر ئەو رسالەنە کە لەلایەن هەر گۆڕوبەک و لایەنە سیاسەکاندا بێتن کە بوو ئەوی بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستاندا بێت ئەم پەیامەی سەرۆکی حکوومەتیش لە دواوەی پەیامەکەی لێدوانەکانی بزوتنەوەی گۆڕاندێک کە دیار بوو ئەو تەشەنوزاتە کە لەنێوان ئەم لایەنە دروست کراوە ئێمە لە ئێستاوە لەگەر ئەوەداین کە لەناو حکوومەتە ئەو تەوافقە دروست بکرێتن ئەگەر هاتوو ئەم تەوافقە دروست نەکرا لێرەدا زیاتر بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو زیاتر نائستقراری سیاسی ئەڕوادن لەبەرەوەی ئێمە پێویستمان بەوە هەیە کە دەبێت ئەم لێک تێگەیشتن و ئەم تەوافقە لەنێوان لایەنە سیاسەکاندا دروست بکرێتن سەر لەنوێ دەست بە گفتگۆ بکەم بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستان و بەتایبەتی پرسی سەرۆکایەتی و کاک شێرکۆ حەمامین ینی کاگایدن دەڵێت دەبێت ینی بە ڕێگای حیوار و لە یەکتێگەیشتن و دیالۆگ ئەم پرسە چارەسەر بکەیت. دیالۆگ ماوە یاخودتەوە وەکو گۆڕان ئێوە کۆتاییتان پێهێناوە. سەرەتا سڵاو لە بینەران لە هاوڕەشم کاک ئایدن لە شاری هەولێرەوە بەڕاستیە دیالۆگ هەموو کاتێک ماوە و هیچ کات کەس دەرگای لەسەر دیالۆگدا نەخستووە و تەنها بە دیالۆگ و بە دانیشتن لەسەر مێزی گفتوگۆش دەتوانین ئەمانە چارەسەرکەین بەڵام ئەوە هەموویە بێت لە چوارچێوەی سەقفی پەرلەمانە بێ بە بڕوای ئێمە و سەرەکی ترین کێشە ئێستا لە هەرێمی کوردستانە کە هەموو ئەمانەی تر بە دوای خۆیان هێناوە مەسەلەی پرسی سەرۆکایەتی هەرێمە کە لە نوێژەی ئابەوە ویلایەتی بارزانی کۆتایی پێ هاتووە وەکو سەرۆکی هەرێم نەماوە و تازەترین شتیش بە پێی تەقریری یەکێک لە کەناڵەکانی نزیک لە پارتی دموکراتی کوردستان ئەوە بووکەوت باشکرا ئەڵێ ئەیانویست لە ڕێی پەرلەمانەوە سەرۆکی هەرێم بگۆڕن بۆیە پارتی کژمەلیکی کرد لە پەرلەمان بۆیە لە ڕاستیە تا پرسی سەرۆکایەتی هەرێم یەکلایی نەکرێتەوە لەژێر چەتری پەرلەمانە هیچ شتێکی تر چارەسەر نابێت لە هەرێمی کوردستانە و هەموو ئەمانەی کە هەیە با بڵێن پەرخستنی پەرلەمان ناردنەوەی وەزیری گۆڕان دەرکردنی کەناڵی KNN و NRT و فەیسبوک و ڕێگریکردن لە چالاکوانەکان بۆ چوونە ناو هەولێری پایتەختەوە کودەتای سەربازی بەسەر پەرلەمانە لە 19 ئۆکتۆبەرە هەموو ئەمانە دەرەنجامی ئەوەیە کە هێزێک هەیە لە هەرێمی کوردستانە ئێرادەیەک هەیە لە هەرێمی کوردستانە ئەوێت با بڵین بۆ ئەبەدی لەسەر کورسیەک بمێنێتەوە و ڕێگە بەوە نادا دەساودەستی ئاشتیانی دەسەڵات لە هەرێمی کوردستانە بکرێ بۆیە تا ئەمە یەکلایی نەکرێتەوە لە ڕاستیە
هەموو مەسەلەکانی ترگرێ دراون بە مەسەلەی یەکلاییکردنەوەی پرسی سەرۆکاتی هەرێمەوە کە بە بڕوای ئێمە بەڵێ بە وتوێژ بە دیالۆگ لە ژێر چەتری پەرلەمانە بەپێی ئەو ڕێکارە یاسایانەی کە پڕۆژێ بۆ تەقدیم کراوە دەکرێت یەکلایی بکەینەوە. کاک ئایدن کاک شێرکۆ باسی لەوە کرد کە دەبێت هەموو شتێک لە ژێر سەقفی پەرلەمان بێت. ینی پارلەمان یاخود سەرۆکی حکوومەت دەتوانێت لەبەر ئەوەی حکوومەتێکی بنکە فراوانە دەتوانێت بە کەیفی خۆی وەزیر لا بدات وەزیر دانێت یاخود ئەمە ئەرکی پەرلەمانە. بله من زۆر سپاسی برای بەڕێزم دکتۆر شێرکۆ ئەکەم کە پێش هەموو شتێک دەبێت ئێمە کە ڕاچاوی بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان بکەین کە نابێت لایەنێکمان وا ببینین کە سەرۆکی پارلەمان نەماوە لایەنێک تریش ببینی کە سەرۆکی هەرێم نەماوە ئەمانە زیاتر بارودۆخەکە تەشەنووز دەکات و زیاتر بارودۆخە ئاڵۆز دەکات لەبەرەوەی دەبێت ئێمە زۆر بە شێوەیەکی نیشتیمانانە تامل لەگەر ئەم مەسەلانە بکەین لێرەدا کە ئەم ڕووداوانەی بەو ئاخری کە بەو کۆتاییدا کە ڕووی داون کە بەنسبەت کە بەڕێز سەرۆکی حکوومەت هەستە بە لابردنی وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان و کە ڕێگەکردنی بەڕێز سەرۆکی پەرلەمان و بۆ چوونە ناو هەولێر و ئەمانە هەموو دەگەڕێتەوە بۆ کە ئەم بارگژەی کە ئەو تونتیژێک کە لە سولێمانی و لە گەرمیان و لە قەڵازە ڕۆیدا ئەمانە دیسان ئەگەڕێتەوە ئەو سرا سیاسەی کە لە نێوان لایەنەکاندا ڕوویدا بەڵێ ئێمە لەگەر ئەوە داینینە کە ڕێگری لە سەرۆکی پەرلەمان بکرێ وەیە بەو شێوازەی ئیقالەی وەزارەتە بکرێت چکە لە نەتیجەدا ئەم وەزیرانە کە متمانەیە لە لای پەرلەمانەوە بە ڕێگای پەرلەمان دەتوانێت ئەمانە متمانەیە لە وەزیرانە بگرێت لەبەرەوەی پێش هەموو شتێک ئەمانە لێرە تەوافقەی سیاسی هەیە کە لە نێوان لایەنە ڕێکەوتنەی سیاسی هەیە لە نێوان ئەم لایەنە سیاسەنە دەبایە بە شێوازترش دەبایە چارەسەر بکرێتە چکە لە نەتیجەدا وتم کە ئەگەر هاتو ئەو تەشەنوزاتە و ئەو استیفزازانە ئەو بەو شێوازە کە ئەو بەردۆخە ئاڵۆز ئەمە لە نەتیجەدا لە بەرژەوەندی مەسلحەت ئەو شێوازە چییە؟ ینی بەڕای تۆ ئەم شێوازەکەی کە دوێنێ شەو سەرۆکی حکوومەت ئەعلانی کرد شێوازێکی باش نەبوو یاسایی نەبوو؟ ئێمە لێرە باسی یاسایی و غێر یاسایی ناکەن لێرە ئەمە لێرەدا ئەو بارودۆخی کە ئێستاوە کەموتم کە پەیامی بەڕێز سەرۆکی حکوومەت و کە ڕێگاگرتنی لە سەرۆکی پەرلەمان و ئیقالەکردنی وەزیرەکان ئێمە ئەوانە هەموو دەگەڕێتەوە بۆ دواوە کە ئەو بارگژێ هەیە لە سولەیمانیا لە ئەو بارگژەیە کە لە منطقەی گەرمیان و لە قەڵازەی کە ئەو بارگژە لێوان لایەنە سیاسەکاندا لە نەتیجە وانەشدا ئەم شتان ڕووداوە ئێمە پشتیوانی ئەم بارگژەیە ناکەن و پشتیوانی لە دەرەوە یاسای چۆ ڕوویداوە ئەمە پشتیوان ناکەن لەبەرەوەی دەبێت من ئەوە بینم کە وەکو جەبهەی تورکمانیش ئێمە داوای لەو لایەنە سیاسیانەکان دەبێت بە عەقلی سەلیم بە سیاسەتی عەقلی سەلیم دەبێت ئەو لایەنە سیاسەنە مڕازای سیاسەتی خۆیان بکەن چکە تەماشای ئێستا وەزعی هەرێمی کوردستان بکە باوەڕ بکە هیچ هاوڵاتێک بگرە لە زاخۆ تاک و هەڵەبجەوە هیچ هاوڵاتێک پێی خۆشحاڵ نییە بە وەزع ئێستا لە ئارادایە لەبەرەوەی ئەم وەزع ئێستا ڕوویداوە لە بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان لە بەرژەوەندی چاوڵەتە هەرێمی کوردستانیشدا نییە. باشە کاک شێرکۆ ینی پێش ئەم بڕیارە بدرێت مەکتەبی سیاسی پارتی بڕیارێکی لەو شێوەیەی دەرکرد دوێنێ شەو لە پەیامەکەی خۆیدا سەرۆکی حکوومەت وتی خۆم ینی بڕیارم داوە کە بڕیارێکی بەم شێوەیە دەربکەم ئەگەرچی هەڵوێستیشمان باش بووە لەگەڵ وەزیرەکانی گۆڕام بەڵام سەرکرداتی حزبەکەیان بەردەوام خەریکی بنکۆڵکردنی حکوومەت بوون. ینی ئێوە لەلایەک لەناو حکوومەت بوون و لەلایەکیش ویستوتانە حکوومەت بنکۆڵ بکەن. لە ڕاستیە من پێشەوەی ببێن سەر وەڵامی ئەمەی جەنابوو ئەوەی کە من وتم بە پێی یاسا وتم ئەو یاسایی کە پارتی دیموکراتی کوردستان خۆی زۆرترین بەشداری هەبوو لە دەرکردنیە کە ئەویش یاسای ژمارەیەکی ساڵی 2005 یاسای ژمارە 19 ساڵی 2013 سیح بزەیران بەبێ ئەو دو یاسایە ویلایەتی بارزانی لە نوێزەی ئابەوە کۆتایی پێهاتوە وە قسەی من نییە
ئەو کاتە من نە ئەندامی پەرلەمان بووم نە فراکسیۆنەکەی منیش لە پەرلەمانی کوردستان بووە ئەو یاسایە پارتی خۆی نووسیوێتی و بردوێتی لە پەرلەمانە لەگەڵ پێکاتەکانی ئەنی پێکاتی ئەو کاتی پەرلەمان کاڵبەتەمە بەستم ئەو لایەنانەیە کە لە پەرلەمان بوون دەنگیان بۆیاوە کردویانە بە یاسا ینی ئەوان احترامی ئەو یاسایش ناگرن کە خۆیان دەریان کردووە خۆ منمە لە ڕاستیە من وەکو پەرلەمانتاری لە چوارچێوەی یاسا قسەم کردووە ئەوەی کە بە ڕێزبارزانی دوێنە شەوتی لە سەداسەد پێشەوانەی ئەو قسانەیە کە بە پێی زانیارەکانی ئێمە هەم لەگەڵ وەزیرەکانی ئێمە کردوێتی هەم لەگەڵ وەفدەکانی شاکردوێتی و هەم وەکو جەنابی شتانوتان پێشەوەی کە بەڕێز نێچیرەڤان لەگەڵ وەزیرەکانی ئێمە دانیشەیە ئەوە بوو شەوەکەی شەوی 11 لەسەر 12 مەکتەبی سیاسی کۆبوونەوە و بڕیارێکی حیزبیان دەرکرد کە ئەمە بێوێنەیە لە هەموو دنیادا یعنی هەر پێشتر ئێستا لە ئەم هەواڵی پێش ئێمە ئەو بەڕێزێک ئەندامی سەرکرداتی پارتی بوو لە هەڵەبجەوە قسەی کرد وتی پارتی بڕارێکی حەکیمانەی داوە و لە ئایندە شایبین کە خێر و خۆشی بۆ خەڵکی هەرێمی کوردستان چۆنە بێ کەواتە ئەوە حیزب بوو بڕیاریە و ئەوە حیزبیشە قسەی کردووە کەچی ئەم شەو بەڕێز نێچیرەڤان بارزانی ئەڵێ وەڵام من ناچار بووم ئەو بڕیارە بدەم کە لە ڕاستی ئەمە دووشتی زۆر جیاوازن مطلقاً بڕیاری حکومەت نەبووە بڕیاری حیزب بووە ئەگەر بڕیاری حکومەتە ئایا جێگرەکەی ئاگای لێتی ئایا وەزیرەکان ئاگایان لێتی ئایا کۆبوونەوە کراوە ئایا پشتی بە چی بەستووە پشتی بە قانونی ژمارەسەی مەجلیسی وزەرا بەستووە پشتی بە با بڵێ نیزامی داخلی ڕیاسی مەجلیسی وزەرا بەستووە پشتی بە چی بەستووە لە ڕاستیە ینی ئەوەی کە ئەوان کردویانە لە سەداسەد خۆی بەڕێز نێچیرەڤان بەرزانی وتوێتی ئەوەی ئێمە کردومانە نە یاساییە نە سیاسیە کە لەگەڵ وەفدەکانە باسی کردووە لەگەڵ وەزیرەکانە باسی کردووە پێتی من ناچار بووین و لەژێر زەختا بووین و پارتی خۆیان قسانەیە کرد و لە ڕاستیە هەموو قسانە بیانوو بوون ینی ئەسڵی مەسەلەکە نە پەیوەندی بە خۆپشاندانەوە هەیە نە پەیوەندی بە قسەی پەرلەمانتارەوە هەیە و ئەوە بەڕاستی شتێکی زۆر بێبنەمایە مەسەلەی بنکۆڵکردی حکومەت وانە ئەسڵەن ئەو برادرانە زۆر غەڵەت زۆر داهاتووی ئەم کێشانە حکومەت بەرەو کوێ دەچێت ئایندەی حکومەت بەرەو کوێ دەچێت لە کاتێکدا پارتیش دەڵێت ئەنجامی خێروبێرەکەی لەم ماوەیەدا دیار دەبێت من لە ڕاستیا ویستمەوە تەواوکەم ئەو برادرانە زۆر غەڵەت لە ئیشی پەرلەمان تێگەشتون زۆر غەڵەت لە پەیامەکەی ڕێخەری گشتی تێگەشتون کە باسی 4 ساڵ ئارامی کرد وەزیرە پەرلەمانتارە وەزیرەکانی ئێمە بەو پەڕی توانایانەوە هەوڵیان ناوە لەگەڵ ئەو تیمەی ئەنجومەنی وەزیرانە بە حکمیەوەی مەسئولیت تەزامونیە کار بکەن و پڕۆژەیان هەبووە بۆ ئیسلاحکردنی وەزارەتەکانی خۆیان دوجار ئەوە بوو کە بەڕێز وەزیری دارایی ویستی لە 12 ئۆکتۆبەرە پرۆژەی چاکسازی استراتیژی خۆی بۆ وەزارەتەکە ڕاگەیەنێ بەڵام ئەوان ئینقلابێکی چەکداریان بەسەر پایتەخت و بەسەر پەرلەمان و بەسەر وەزارەتەکانی شاکرد ئێمە پەرلەمانتار سێ ئەرچی هەیە یاسا دەرەکە تەزدیقی بوجاکە کاوە 2 ساڵە بوجە نەماوە لە هەرێمی کوردستانە ئیستا من نازانم ساڵی 2014 و 2015 حکومەتی هەرێمی کوردستان چۆن ژیاوە پارەی لەکوێ هێناوە میزانەی مراجعە نییە حساباتی ختامی نییە پەرلەمانتار لە چوارچێوەی ئەمانە ئیشی کردووە خۆ من ناکرێ لە بەرەوەی وەزیرم هەیە لە حکوومەتە ئیتر دەمی خۆم داخەم و قسە نەکەم وانە من خەڵک دەنگی پێداوم مەسئولیتم لەسەر شانە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانم ئەبێ بزانم ئەم وڵاتە چەند داهاتی هەیە لەکوێیە بۆ کوێ سەرفەکرێ چی لێ دێ خەڵک 3-4 مانگ چۆن موچەوە نەگرێ پەرلەمانتاریش قسە نەکاتوانە هەموو ئەوانەی ئێمە لە چوارچێوەی ئەرچی ئوسوڵی و یاسایی و قانونی و پەرلەمانتاری خۆمان نەبووە خۆ وەزیرەکانی ئێمە وەکو وەزیرەکانی ئەوان کاریان کردووە هیچ وەزیرێکی گۆڕان ڕۆژان نەهاتووە پێچەوانەی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کارکا بەڵام ئەو ناکرێ ئەمە بەڕاستی بێ ئەهمیەتکردنی موئەسەسەی پەرلەمانە تۆ بڵێ وەڵام مادەم حیزبەکەی لەوەیە ئیتر نابێت پەرلەمانتارەکەی قسە بکاتەوە ئەوانە ئێمە هاتووین لە چوارچێوەی ئەرکی چاودێریا قسەمان کردووە وەڵا ڕاستیا بۆ کوێ ئەچێ ئەوانە مەسئولی سەرەکین کە گەیاندیان بەم دۆخە ئەوانە بەڕاستی پارتی دموکراتی کوردستان بە تەحملی سەرەکی بکە و بەڕای من زمانی دیالۆگ ماوە مەکتەبی سیاسی حزبێک قراری لە جیاتی پەرلەمانداوە ئێوە وەکو پەرلەمانتاران ینی ئەمە قبول دەکەن لە ڕاستیدا ببوورە کاک شێرکۆ ئەم پرسیارم بۆ کاک ئایدن معروفە بەداوای لێبوردنەوە بەڵێ جێم لە پرسیارەکە نەبوو دەنگ نات بەڵێ کاک شێرکۆ باسی لەوە کرد کە مەکتەبی سیاسی حزبێک بڕیاری لە جێگای حکوومەت پەرلەمان تەنانەت لە جێگای ئێوەش پەرلەمانتارانیش بڕیاری داوە کە وەزیر بنێرێتەوە سەرۆکی پەرلەمان بنێرێتەوە ینی نێڵێت سەرۆکی پەرلەمان بێتە ئەو شارەی کە پایتەختی هەرێمی کوردستانە ئێوە هەڵوێستان چی دەبێت لەو بارەوە یعنی ئێمە پێشترێشتە بەداخەوەمان دووپات کردەوە
ئەمە لە هەرێمی کوردستاندا زیاتر پێویستمان بە یەک لێت تێگەیشتن و پێویستمان بە ڕێی جیاوازیش هەیە کە دەبێت ئەم دموکراسیایی کە هەلێن لە هەرێمی کوردستانە زیاتر بەرەو پێش بێن. ئێمە وا ئەبینین کە بە تایبەتی لایەنێکی سیاسی نییە. ئەو پێنج لایەنە سیاسیانە کە پێشترش چۆن ئیتفاقیان کردبوو کە لەناو پەرلەماندا لەناو حکوومەتشدا ئەمانە بارقەرار بوون، ئەوانە خاوەنی ئێرادە بوون لەناو پەرلەمان و لەناو کەواتە پێتان وایە هەر ئەو پێنج لایەنە خۆیان هەر کێشەیەکیان هەبێت لە بینی خۆیانە چارەسەری بکەن. ئێوە ینی هیچ پەیوەندیەکتان بەڵێ ئێمەش پەیوەندیمان بەو کێشەیە ئێمەش لە ناو کێشەکەین ئێمەش پارچەکەین لە ناو کێشەکەدا دەبێت ئێمەش هەڵوێستی لایەنەکانیش ڕۆم بێ و دیار بێ لەبەرەوە ئێمە لێرەدا کە ململانێکی سیاسی هەیە کە سرایشی سیاسی هەیە ئەم لێوان ئەم لایەنە سیاسی ئێمە وەکو جەبهەی تورکمانی عێراقیش وەکو پێکاتەی تورکمان نامانێت ببینە تەڕە بەڵام بۆ دەمانێت ببینە عاملێکی خەر بۆ چارەسەرکردنە ئەم قەیرانە. ئێمە لەگەر ئەوەدا نینە کە دەستێوەردانی حزبی لە ناو پەرلەماندا هەبێ، یعنی دەستێوانی حزبی و فشاری حزبی لە ناو پەرلەماندا بچکە ئەو پەرلەمانە نوێنەر خەڵکە لە لای خەڵکەوە هەڵبژێردراوە. دەبێت بەڵام لە عینی کاتیشدا ئەگەر تەماشای سەقافەت و تەماشای واقعی هەرێمی و عێراق بکەین کە لە مێژووی پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عێراقیشدا دەستێوەردانی حزبی هەبووە و مداخلەی حزبی هەبووە لە ناو پەرلەمانی عێراقیش و لە ناو پەرلەمانی کوردستاندا. یعنی لە بابەتە گەریکەکاندا بەبێ لایەنە سیاسەکان نەتوانرا پەرلەمان ئەم کێشەی حەل بکرا ئللا بە دەستێوەردان وەیە بە فشاری حزبەکان بووە لە عێراق و لە هەرێمی کوردستاندا. ئەمە تەبیعەتی ئەم منطقەی وهایە و ئەمە سەقافەتی ئەو منطقەی وهایە. باش کاک شێرکۆ کاگایدن پێی وایە سەقافەتی ئەم منتیقەیە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وایە ینی هەرواش بووە. لە ڕاستیە تەبیعەتی ئەم حکومڕانانەی کوردستان وایە کە هەمیشە موئەسەسەی بڵێن جیهازی حکوومەتیان بەلاوە مهمترە لە جیهازی تەشریعی و چاودێری و هەروە حیزب مهمترە بەلایەنەوە لە موئەسەسە دامەزراوە. چەند ساڵی ڕابردووە ئەوەندە ئیش بۆ تۆخکردنەوەی حیزبی کراوە، ئەوەندە ئیش بۆ ئەساسارکردنی کوردستان نەکراوە. باشترین دلیل بەڕێزێکی لەبان بەرزانی لە ماوەی ڕابردووە ئەوەندەی خەریکی یەکلاییکردنەوەی پرسی سەرۆکایەتی هەرێم بووە ئەوەندە لەوە ئەنجومەنی وەزیران دەوامی نەکردووە. هەمومان نەزانین لە ماوەی ڕابردووە ئەنجومەنی وەزیران بۆ ماوەی 80 ڕۆژ کۆ نەبوونەوە، تەنها یەک کۆبوونەوەیان کرد ئەویش نزیکەی سەعاتێکی خایەن. بۆیە لە ڕاستیە بە بڕوای من باشترین چارەسەرەوەیە لە ئێستادا لە ڕێی هەم دانووسانەوە هەم لەژێر سەقفی پەرلەمانە پرسی یاسای سەرۆکایەتی هەرێم یەکلایی کرێتەوە کە ئەوە گرێچوەرەی هەرێمی کوردستانە. هەموو ئەمانی تر لە ڕاستیە بەدوای ئەوە هاتوون و بە بڕوای من ئەگەر ئێمە وەکو خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دەستمان بۆ پرسی یاسای سەرۆکایەتی هەرێم نەبردایە باشترین و شیاوترین و جوانترین پەرلەمان ئەبووین بە لە چاوی پارتی دیموکراتی کوردستانەوە. بەڵام وەختێ تۆ دەست بۆم پرسابەی ئیتر ئەبی بە خراپترین کەواتە مادەم دەستان بۆ ئەو پرسە بردووە ینی ڕۆڵی ئێوە بەرەو کوێ دەگێت، ینی ئێوە ئیستیقالە دەکەن واز دێنن ینی هەڵدەوەشێنەوە چی؟ پەرلەمانی کوردستان دەستگایەکی شەرعی هەڵبژێردراوی خەڵکی هەرێمی کوردستانە، ڕەوایەتی لە خەڵکی هەرێمی کوردستانەوە وەرگرتووە، خەڵکی هەرێمی کوردستانیش دەتوانێت ڕەوایەتی لێ وەرگێتەوە. هیچ هێز و لایەنێ ناتوانێت لە ڕاستیە بیەوێت موئەسەسەیە داگیرکە، شارێ داگیرکە، دهۆک، هەولێر، زاخۆ، خانەقین، هەڵەبجە هەر هەمووی مڵکی تاک بە تاچی خەڵکی هەرێمی کوردستانە. بۆیە ئێمە لە ڕاستیە پابەندین بەو بەڵێنانەی کە بە خەڵکی هەرێمی واقعدا ئەوە نییە کراوە سەرۆکی پەرلەمان ڕێگای پێ نادرێت ینی مەرجەکەیان ئەوەیە کە وەکو پەرلەمانتار بگەڕێتەوە نەک لە ڕاستیە بەنسبەت ئێمەوە من وەکو خۆم تەسەورم ئەوەیە شتەکان زۆر لەوە گەورەترە و پێویستیشە ئاراستەی وتوێژەکان و ئاراستەی هەموو شتەکان بۆوا بێت کە پرسی سەرۆکایەتی هەرێم دەبێت بە پێی یاسا یەکلایی کرێتەوە لە چوارچێوەی ئەو سازان و ئەو تەوافق و ئەو پرۆژانەی کە فراکسیۆنەکان پێشکەشیان کردووە و بەدیدی من لە ڕاستیە ئەمەی کەیسەر ناونراوە حکوومەت باشتر وایە خۆیان هەڵوەشێنەوە و جەماعەتێکی تازە بەپێی بەرکەوتەی هەڵبژاردننی 22 نۆ بێن حکوومەت دروستکەنەوە چکە ئەمە ئێستا هەیە لە ڕاستیە ئەتوانم بڵێم شتێک نەماوە بنای حکوومەت. باش کاک شێرکۆ ئێوە بە چوار لایەنەکە ناسرا بوون، ینی پێت وایە سێلانەکەی تر پشت لە گۆڕان بکەن لە مەسلەیە یاخود
يعني ئەوان بەشدار بن لە حکوومەت و گۆڕانیش لە دەرەوەی حکوومەت بێت. ئێمە تەقدیری هەموو ئەوانە ئەەکەین کەەوە بەڕاستی هەڵوێستەکانیان زۆر ڕێکوپێکە و پێم وایە ئەو چوارلایەنە لە دانووسانی بەردەوامان و دەتوانن بەیەکەوە پرۆژەکانی خۆیان پشتیوان بەخوا و بەهێزی خەڵکی هەرێمی کوردستان سەر بخەن کە بنیادنانی سیستەمێکی پەرلەمانی تەواو دادی کۆمەڵایەتی بە مەوەسادکردنی خەڵک بە شەفافکردنی داهاتەکانە لە هەرێمی کوردستانە لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستاندا. باش کاک ئایدن پێت وایە حکوومەت پەرلەمانی هەڵوەشاندۆتەوە کودەتای چەکداری بەسەر پەرلەماندا کردووە یاخود چی ڕۆڵی پەرلەمان بەرەو کوێ دەگات؟ بزانە برای ڕۆلی پەرلەمان برە و زعیفی ڕۆیشتەیە کە تا کوێستان نەتوانراوە وایە ڕێگرە بووە وایە پەرلەمان دەوری خۆی ببینێتن لە کۆمەلگای يعني او لا سياسه كلا او برلمانا يعني او بيزداينا سياسه كان لا يتواني شلون تعامل بكان لقال برلمان ده شلون تعامل بكان لقال خلشي هريمي كردستان ده من اللي لا يتواني لقال برلمان تعامل بكان كاك ياخذ لقال برسي سروكاتي هريم لبروي كاك شركو وايود وتي اما اگر دسمان بو او ياسانه دبا اما توانترين برلمان ابو لتشاوي حزبي شكا خوي وتي بله امن من او لناو برلمان او بينز لاينانا او بينز لاينانا او بينز فراكسيونانا ك بيجان لناو برلمان ولا دروي برلمان الشيء امانه لا يتواني توافق او توافق سياسي بارزغاري بكان ويا لا يتواني بشويشي سياسيانه ونجتماعنا تعامل لقال بابتا كامكا بوا كار جيشتا او مرحله كاستمروا بينهم ك او برا بريزه مش لردوانه كان براي بريزه دكتور شيركوش ك باسكت لا انا كانت كاش اين بوشو بازكرتن ك نابت اما ام لدوانانا استا ام لدوانانا بيوست او لدوانا توندانا بيوست نيا استا كايلا هرم كردستان دا ك ام لدوانانا زياتر هرم كردستان براو اتزايتر درواتن ك لاينك عليتن سلوچ برلمان كوتاي هات لاين تر عليك سلوچ هرم كوتاي هات باش لا ايو كاميان كوتاي هات وك بري تركماني كا قايده لا ايو كاميان كوتاي هات اما لا اما هيس لا كوتايناتوا سروج برلمانش موجوده سروج هرمش موجوده كامانه زياده تشنجات دروز زكات امانه هيس يشان لبرجوندي خلشي هرم كردستان اما تماشاي استا اما زور مشاكل معناها ك براي برزش باسكت كقيراني داراري هي وقيراني سربازي معناها وقيراني سياسي معناها وقيراني سياسي مان لقر بغداد هي داهاتي نفط شفافيته امانه همو قيران تاكو استا نبان تواني و امبيز لا انا وهم لا انا سياسه كان لا تواني و داوا كان خلج بجيب كان كار جيشت او مرحله كبرودو اداره ارواتن برودو برلمان ارواتن برودو سياسي ارواتن امش حقيقه لمصلحتي هرمني او لمصلحتي هيز لا انا سياسي لا هرم كردستان لبرو اما داوا كاين لبيت اولا انا سياسي انا بتايبتي بارتي ويكتيو غوران مراجعه سياسه خويا مكان بيداتونو ولا سياسه خويا مكان بو اوي نبنا سببك بو برو اتزايتر برو معقد كردني بابته كان بله عيد المعروف سروكي فراكسونا بريا تركماني لهولي ريد قال مدابو قالك سباس بو شروفين توار وقالك سباس بو شركو حمامين اندام برلمان كردستان فراكسونا غوران كو دي قال مدابو قالك سباس بو شروفين وبردامين